هەڵمەتی لیژنەکانی قایمقامێت و تەندروستی کەرکووکە بۆ ڕووخاندنی ئەو شوێن و خانوانەی بەبێ مۆڵات مەڕ و ماڵات و ئاژەڵی تیادا بەخێو دەکرێت. هەڵمەتەکە بە سەرپەرشتی قایمقامی کەرکووک ماوەی 2 ڕۆژە دەستی پێکردووە. سەرجەم ئەو شوێنانە دەڕوخێنن کە بێ مۆڵات کاری ئاژەڵداری لەناو شاردا دەکەن، ئەمەش بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی زیاتری نەخۆشی تای خوێنبەربوون. دوای بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون لە عێراق بە تایبەتی تۆمارکردنی حاڵەتێکی گیانلەدەزان لە کەرکووک، ئەمڕۆ ڕێکارەکارمان گرتە بەر بۆ لابردوون ڕووخاندنی ئەو شوێن و خانانەی کە لە ناو ماڵ و گەڕەکەکان مەڕووماڵاتی تێدا بەخێو دەکرێت. ئەمە مەترسی جدی لەسەر هاوڵاتیان دروست کردووە، بۆیە هەڵبەندەکە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک و تەندروستی و بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری شارەکە بەڕێوە دەچێت. خاوەنی ئەو شوێنانە ماوەی چەند ڕۆژێکە لە ڕێگەی موختاری گەڕەکەکانیانەوە ئاگادار کراون بەلابردنی سەرجەم ئەو شوێنانە، بۆیە ئەمڕۆ دوای 2 ڕۆژ لە ئاگادارکردنەوە سەرجەمیان ڕوخێنران. منتەقەیەکی بڵین سەکەنیە، منتەقەیەکی ئاژەڵ بەخێوکردن نییە. دوای چەند تەبلیغ کراوە کە ئەمە مەمنوعە، شتێکی جوان نییە. لەسەر بۆ نەگەی سێکە نەخۆشیش بڵاو بۆ توستە حالیە ساکە ماڵەکان شتێکە دەفەرمووت ناتوانێت بۆست دەبەر بۆنەکە تەبلیغش کراون چەند جای بەسەمە خانەکان ناڕنێ ماڵەکان وازان خانەکان ئەڕمێنە سەریان خانەکانیە بەسەوەی کە خانی کردە لە دەرەوە. ئەم حەملە کە دەرچووە لە مەحافەزەوە لە پارێزگای کەرکووکەوە بۆ گیانی ئەوانەی کە خانەکانیان دروست کردو لێرە ئاژەڵ بەخێو دەکەن لە ناو ماڵان لەسەر تەرەفی حی ئەسرە و مەفقودین لە ناو تەرەفی خاسەوە بڵین چەمی خاسەیەوە لە بەرامبەرمان لێرە تەبلیغ کراون چەندەها جار ئەمە 3-4 خانێک لێرە دروست کراوە لە شوێنەهای تری دروست کراوە دوێنێ لە شوێنە دوێنێ جەنابی قایمەقام بەخۆی هات تەبلیغانی کاکە ئەوە شیانەتەن دەرکەن ئێمە ئیکەوێنین مەمنوعە ئەو نەخۆشیە دەرچووە بەربوونی خوێن ئەمە ینی نەخۆشیێکی زۆر مشکلەیە تەنانەت لە جاخۆوە تا بەسرەت ئەزیەتی خەڵکەدا بەرەو گەرمیان بەرەو سلێمانی بەرەو بەسرا عیمارە هەموو شارەکان وێرانەکە ئەم نەخۆشیە ئەگەر ئاگادار نەبین ئەبێ ئاگاداری خۆمان فەئەمیشکە کەوانیان هیچ پەیوەندیی بە ماڵانیە یەک ماڵ نەکەوتووە ئەمە تەنانەت خانە. هەفتەی ڕابردوو دوای توشبوونی بە نەخۆشی تای خوێنبەربوون کە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ و لە مرۆڤیشەوە بۆ مرۆڤ هاوڵاتیەکی تەمەن 47 ساڵی دانیشتووی کەرکووک گیانی لەدەستدا. هەر بۆ یەیدارەی کەرکووک و فەرمانگەی تەندروستی کەرکووک بڕیاریان داوە بۆ ڕێگری لە تەشەنەکردنی ئەو نەخۆشیە سەرجەم ڕێکارەکان بگرنە بەر. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.